ئەمە بە جاشێتی ناوە برێ ڕەنگە جاشێتی وشەیەکی وەسف بێ بۆم دەسەڵاتە چکەمانە لە مەقابلی و خیانەتە نەخیانەتی لەگەلەکەی خۆیان خیانەتی لە خۆشیانەکەن خیانەتی لە مێژووی کوردەکەن چکەمانە بە درێژایی ژیانی خۆیان خەریکی ئەم جۆرە بازرگانی مامەڵەکردنە بوون بە خاک و نیشتیمان و خوێنی خەڵکەوە دەسەڵاتی بە تایبەتیوانەی کە خەریکی جاشێتین بۆ تورکیا بستێکی خاک لە باکوور لە باشوور لە ڕۆژاوە هەمووی خاکی نەوەیەکی کووردە نەتەوەیەکە کە کوردی ناوە کە خوێنی ڕشتووە تا ئێستا خوێنی بۆ ڕژێ پێویستە قەدری ئەو گەنجە جوانەی کە خۆبەخشانە چێتە شاخ خوێنی خۆی ڕژێ لە پێناو پاراستنی کەرامەت و شەرەف و نیشتیمانی ئەم نیشتیمانە پێویستە قەدری بگرن واز لە جاشێتی بێنن واز لە فرۆشتنی خوێنی نەوەی کورد بێنن ئەو هێرشەی کە ئێستا ئەکرێ ئێمە ئەو هێرشەی هاوبەشەی پارتی و تورکیا بۆ سەر گەریلا ئێستا ئەکرێ ئەوەیە کە ئەمان تەبەن درێژێ و جاشێتی و ئەو خۆفرێشی و ئەو نیشتیمان فرۆشەیە کە دەمێکەیانە من پێم وایە ئەوانە ئەوەندەی بەکرێگیرا و ئەوەندەی لە میتێکی تورکەچن ئەوەندەی لە میتێک تۆختری تورکەچن نیو ئەوەندە کوردیان پێوە دیار نییە ئەمانە کوردبوونیان سڕاوەتەوە وجدانیان سڕاوەتەوە شتێک نەماوە لە مابادیانە ناوی کورد بێ چونکە گەریلایەک لە قەندیلە چی دەسەکەوێت جگە لە پاراستنی نیشتیمان و کەرامەتی هەموو پارتیەک و هەموو یەکێتیەک و هەموو ڕۆژاوایەک و هەموو ڕۆژەڵاتیەک هەموو باکووریەک چی دەسەکەیە کە خوێنی خۆی بۆوە بەخشێت تورکیانەی شاردوتەوە هەمیشە دژی کیانێکەکە لە هەر شوێنێکی ئەم دنیاە دروست بێت و ئەو دژایەتیەکات بە تازەترین لە دوانی وەردوگان لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە قبوڵی هیچ کیانێکی کوردی ناکە لەسەر سنوورەکانی تورکیا و تورکیا هەمیشە پشتیوانی ئەو گروپە ملیشیانەکە و لە هەر شوێنێک ئاژاوێک لە کێشەیەک شەڕێکی چەکداری لە سنوورەکە هەبێ و لە ڕۆژلاتی ناوەڕاستە بێت تورکیا ئێوێ ڕۆڵی تیا هەبێت و پشتیوانی لەو گروپاناکە بە تایبەتەوانەی کە دژی کوردن و نەشیان شاردوتەوە ئەوە بە شێوەیەکی ئاشکراش هێرشیان کردووە و ئەیانەوێت لە ڕێگەی کوردەوە کورد بە کورد ئەو شەڕە گەورەیە ببەنە پێشوە تورکیا ئامادەکارێکی گەوراکە بۆەوەی جگە لەو کێشانەی کە لە نێوان ئازەربایجان و ئەرمەنستانە هەیە ئەوێ بەرەیەکی گەورەی شەڕ بکاتەوە و بۆ ئەمەش باشووری کوردستانێکێکە لەو شوێنانەی کە بە بەردەوامی ئەوێت کێشە و شەڕی چەکداری تیابێت و ئەوێ لە ڕێگای هێزە ناوخۆیەکانی باشووری کوردستانەوە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە کاریگەریەکی زۆر لەسەری هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی بازرگانی و لە ڕووی هەواڵگریەوە و ئەوێ لە ڕێگای پارتی دیموکراتی کوردستان و ئەو شەڕ بکات و پارتی شەبێ زۆر ببووریانە مامەڵە بکات چونکە کەوتنە شەڕێکەوە کە کورد لەگەڵ کووردا و بەتەنیا کورتایە چێت و بەتەنیا کورتایە سووتەوە پارتی زەرێکی گەوراکە و بەتەنها ئەمە پارتی کرێکارانی کوردستانیان پەکەکە هیچ بڵێ زەرەر بکە بەتەنیا خۆی نامێنێتەوە بەڵکو پارتیشی لەگەڵ ئاسووتەوە بۆ ئەوێ زۆر هۆشیارانە مامەڵە لەگەڵ و سیاسەتی تورکیا بکەین کە ئەوێ لە ناوچەکە بیباتە پێش ئێمە بە ئاسان نییە ئێمە بتوانین لەگەڵ دەوڵەتی عێراقی عەرەبی و لەگەڵ دەوڵەتی تورکی و لەگەڵ دەوڵەتی ئێرانی فارسی ڕێک بکەوین و پارێزراو بین لە کاتێکە ئێمە هاوزمانەکەی خۆمان دێتە وڵاتەکەمانەوە بێگانەیە زانین بۆیە من پێم وایە شەڕی کورد بە کورد جگە لە زیانی بۆ کورد هێندە زیانی بۆ قازانجی بۆ دەوڵەتی فاشیستی تورکە هەیە هێندە ئەو زیانەی نییە کە بۆ دەوڵەتی بۆ خۆمانی هەیە پێم وایە هەموو ئەم شتانە لەسەر بەرژەوەندێ باڵاکانی دەوڵەتی تورکە و ئەم قۆناغی شەڕکردنە بۆ تورک نەکشۆش من پێم وانە ئەمە شەڕی کورد بە کوردی ئەمە شەڕی کووردە لە پێناوی تورکە